سەرەتای هێنانی ئەم کارگەیە من پەیوەندیم بە بەڕێز پارێزگارەوە کرد و هەم قایمقام و کاتە بەڕێز مامۆستاکان بوو. بەڕاستی من لێرەوە مێ سوپاسی ئەو دوو بەڕێزە بکەم کە بەردەوام بە تایبەتی جەنابی پارێزگار بەردەوام لە پەیوەندییا بوو لەگەڵ منە لە ماوەی ئەو دوو مانگ و حەڤە ڕۆژەی کە ئێمە کارگەکەمان هێنا. باوەڕ بکە من لە وڵاتی ئێران بووم زیاتر لە 20 جار تەلەفۆنی بۆ من کردووە کەی ئەم بیرۆکەی ئەم کارگەیە ئەگات، چونکە کە پێشتر هاتین سەردانمان کرد و بیرۆکەی کارگەکەمان بۆ باز کرد بە شتێکی نمونەیی زانی، چونکە ئەم کارگەی ئێستا هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی کوردستان یەکەم کارگەی درومان و چنینە. تا ئێستا لەو جۆرە کارگەی نییە کە مەچینەیەک بێت بەبێ کارەباییشکە. ئەم مەچینانە هیچی کارەبایی ناوێت کە مەداهێنانێکی نوێیە. هەموو مەچینەکانیش لە باشترین مارکەی برازەری یابانی هێناومانە، شەریکەیەکی ژاپۆنیە کە ناوی برازەرە کە باشترین شەریکەی جیهانە. تا ئەم دەقێ 240 فێرخواست فۆرمی پڕکردوەوە، فۆرمێکی تایبەت بە کارگەمان دروست کردو، بەڵام زیاتر هەبوو، بەڵام لە 740 ڕامان گرتووە باقیاتی بەناونووسینە. ئەم 740 فۆرمە دابەشمان کردو بە 13 خول، هەر خولەی 6 کەس بەشداریەکان. ئێمە بە 4 شەفت کارەکانمان بەڕێوە بین، 8 بۆ 10 بۆ 12 2 بۆ 4 4 بۆ 6. لەبەرچی ئەگەر ئەم 6 کەسەی کە ڕۆژانە پەروەردەیەکەین کە ئێستای بینی هەمووی کارەکە هیچ تێ ناگەی، هیچ بەرهەمێکمان دوایی بەڕاستی سوودی نابێت لەو فێرخوازەی فێریەکەی. بۆ یەکردمان بە 15 بۆ ئەوەی بتوانن هەردوو ڕاهێنەرەکە بە شێوازێکی زۆر باش ئەم خوێندکارانە پەروەردە بکەن بۆی بتوانن لە ئایندەدا لە ماوەی ئەو دوو مانگەیە هەموو جۆرەکانی جلوبەرگ کە لە بازار کوالیتی خواستی لەسەرە بەو شێوازە بتوانن فێریان بکەین و بیدورن. ما الان 2 ماه دوره بافتنیمون به اتمام رسیده. الحمدلله همه خانوما آموزششون تکمیل شده. ما سعی میکنیم یه شیفت خیاطی بافتنیمون رو از صبح تا ظهر داشته باشیم، شیفت بعد از ظهر خیاطی رو بذاریم، چون فصل داره رو به گرما میره. ما هم بر طبق فصل باید لباس هامون رو تغییر بدیم. الحمدلله بانوان حلبچه خیلی خوب بودن. ما در عرض این 2 ماه دوره رو به خوبی تموم کردیم. همه اینا الان میتونن بدون حضور من تمام اونایی که توی ژورنال هست رو ببافن. نخامون همش نخ ترک اصله. هر چیزی که میبافیم برابری میکنه با تمام مارک های ترکی که الان توی بازار هست. نمیگم چینی، نمیگم مارک های دیگه، تمام مارک های ترکی که همه قبول دارن برابری میکنه با تمام مارک های ترکی که توی بازار هست. مەبەست و ئامانجەکان لەم کارگەی و لەم پرۆژەیە ماوەیە کە ئەو خوێندکارانەی لە دوای 2 مانگ پەروەردە دەکرێن یان ئەوە تا لە ناو کارگەکە کارەکەن بۆ ئێمە، یانەوە تا خۆیان مەچینەی خۆیان ئەکڕن لە ماڵەکانی خۆیان، کەواتە ئێمە هەلی کارمان بردە ماڵەکان. بەڵام ئەوەی لەسەر ئێمە پێویستە ئەوەیە هەموو مانجێک ئەو کارانەی کە هەمانە کە لە وەچیلەکانەوە بۆمان دێ دابەشی کەین بەسەر ئەو فێرخوازانەی کە لێرە تەخەڕوجیان کردو بڕوانەمایان پێدراوە، کە ئەمەش ئەبێتە هۆی بژانەوەی ئابووری خێزان کە تا ئێستا یەکەمین پرۆژەیە هەم لە کوردستان جێبەجێکرابێ هەم لە سنووری دەسەڵاتی حکومەتی خۆمانە کە بژانەوەی هەلی کارە بۆ ئەم سنوورە و لە جیاتی ئەوەی ئەو بارە ناهەمواری کە بەسەر حکومەتە هاتووە مانگی بە 4 مانگ جارێ موچەیەکی پێدرێ. ئێمە پشتیوان بەخوا لە مانگانە ئەتوانین ئەو کەلوپەلانەی کە دروستی ئەکەن بۆیان بکەین بە پارە و سەری مانگ بژانەوەی ئابووری خێزان لە ناو ماڵی خۆیانە بۆیان جێبەجێ بکەین. سەبارەت بە بڕوانەمەکانی ئەم کارگەیە خۆشبەختانە بۆ یەکەمین جارە لە ناو کوردستانە بڕوانامەی نێودەوڵەتی بدرێ بە ئەو فێرخوازانەی کە لە بوارەکان هەر بوارێکا بێکار بکەن. بۆیە ئێمە لە هەفتەی ڕابردوودا سەردانی وستانداری سنەمان کرد کە بەڕێوەبەرایەتی حرفی و فەنەیی هەیە لە شاری سنە کە بەڕێز ئاغای ئەحمەدی سەرۆکی ئەو دایرەیە داوامان لێکردن کە ئەو بڕوانامەی کە ئەوان ئەی بەخشن لە وڵاتی ئێران کە بۆ 12 وڵات دەخوا
کە زۆربەی زۆری کارگەکان لەم شێوازە لە وڵاتی ئێرانە سێ کارگەی ترمان لەم جۆرە هەیە ئەو بووبەڵێنی پێداین کە لیژنەیە لە پسپۆڕانی خۆیان دروست بکە بۆ ئەوی بێنە کوردستان بێنە شاری هەڵەبجە ئەو خانمە ئازیزانەی کە لە شاری هەڵەبجە لەم کارگەیە بڕوانەمان پێ ئەدرێ و تەخەڕوجەکەن هەفتەی کۆتایی خولەکەیان ئەو بەڕێزانە بێن ئیختیباریان بکەن بۆ ئەوەی شەهادەکان ببێتە شەهادەی بینەلملەل کە بۆ 12 وڵاتی چواردە ئەوروپا ئەخوا ئەوەی کە مەچینەکە کڕێ بۆ خۆی دوو بەش بۆ خۆیەتی زیاتر کارەکە ئێمە دەمانەوێت کارەکان بۆ خۆیان بێت ئەگە من مەچینە بکڕم و بۆی لە کارگەکەی خۆم وەکو کرێکاری من داوامەکات ئێمە نامانەوێت بەڕاستی بەرژەوەندی خۆمان بخێنە پێش بەرژەوەندی خەڵک ئەم پرۆژەیە لە ئەوە ڕۆژەوە کە دەستمان پێ کردووە ئەمانەوێ هەموو کەسێک حەقی خۆی بەرهەمی خۆی بۆ خۆی بێ بۆ نمونە لای ئێمە کارمەند نییە ئیلا ژمێریار و تەرجومە و ئیدارە نەبێ باقیاتی چیە زیاتر ئیشی بکە ئەوە حەقی خۆی وەرەگرێ کە تا ئێستا حکومەت بەو ئازارەوە دەناڵێنێ کە لە دایرەیەکە 50 مۆزەفەیە لەوانەیە 20 مۆزەف بەدڵ کار بکە سی مۆزەفەکەی تر بەڕاستی وەکو بندیوار و سفرە حازری سفرە بەدەری مهینەکەی لەمە عەشایراڵێ ئەمانە سفرە حازر نازام چێکیان پێڵن هەمیشە پارویان بۆ ئامادەکراوە ڕەنجی ئەم و ئەو ئەخۆن بەڵام ئێمە وامان لەو خوێندکارانە کردووە کە ڕەنجی خۆیان بۆ خۆیان بێ پرۆژەیەکمان هێناوە چێ زیاتر کار بکە ئەوە بەرهەمی خۆیەخوا نەک من کەمتر کار بکەم و بێم بەرهەمی جەنابەت خۆم بەڕاستی دڵخۆشم بەوەی کە ژنانی ئەم سنوورە لە سەرەتای دەستپێکردنی کارەکانیانەوە زۆر گەشتبین بووی پێیان چونکە زۆربەی زۆری خانمانی ئەم سنوورە دەزڕەنجێنن و دڵخۆشم بەوەی کە ئێمە ئەتوانین چونکە زیاتر لە چەندین وەچی پەیوەندیان پێوە کردوین ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە نایەڵین هیچ لەو خانمە ئازیزانەی کە لێرە تەخەڕوجەکەن بێکار بن بەڵام لێرەوە داوا لە حکومەتی هەرێمەکەم داوا لە پارێزگارەکەم کە بە زووترین کات زەویەکەمان بۆ دابین کە بۆ ئەوی بیناکە دروست بکەین چونکە ئەم بینای کرێیە ناتوانین ئەو بەڵێنەی داوامانە جێبەجێ بکەین چونکە ئێمە لێرە ئەتوانین زیاتر لە 25 کارمەند بۆ 6 کارمەند جێگەی بکەینەوە ئەی باشە من 740 ژنی ئەم سنوورە خۆی نووسیوە لە بەرامبەر 680 وعد بەدرۆ دەرەچم بۆیە داواکارم لە ماوەیەکی کەمدا ئەو بینایەمان بۆ دروست بکرێ بۆ ئەوەی ئەو بەڵێنە یاومانە ئێمە لەسەر بەڵێنی خۆمانین نایەڵین هیچ کەس لەو ژنە ئازیزانی لێرە بڕوانامە وەرەگرن بێکار بن چونکە چەندین وەکیل هاتووە لێرە عەقدمان لەگەڵا کردوون بۆی ئەو ئازیزانە بێکار نەبن. ما الان در حال حاضر توی شیفتمون 60 نفر هستیم. امیدوارم روزی برسه که 600 نفر توی این کارگاه کار بکنن. برای همه این 60 نفری که اینجا آموزش دیدن میتونیم کار بدیم، چه بخوان توی کارگاه ما کار بکنن چه بخوان توی منزلشون کار بکنن. ببینید بعد از 2 ماه آموزش خیلی خوب بودن ولی من امیدوارم ماه‌های آینده خیلی خیلی بهتر از این باشن. این ترسی که الان تو وجودشون هست بعد از 1-2 هفته دیگه تمام میشه. اینا همشون استاد شدن. ببینید الان جامون واقعا کوچیکه. من الان برای 60 نفر واقعا شرمندم چون جا خیلی کوچیکه. امیدوارم که جامون بزرگ بشه، ما بتونیم بر حسب آموزشی که به خانم ها دادیم، اگر انشالله میگم 600 نفرم شد جا داشته باشیم، برای همشون کار داریم. چرا درخواست بازار خیلی زیاده. امیدوارم که روزی بشه بتونیم همه رو توی کارگاه خودمون ساکن بکنیم، همشون برای ما بر طبق فصل کاریمون کار بکنن. 100% یعنی خدای بزرگ انشالله کمکمون میکنه، 100% پیروز میشیم. امیدوارم مثل من دلخوش به کارشون باشن، خیلی دوست دارن کارشون رو، خیلی دوست دارن و خیلی دلخوشن، خیلی هم هنرمندن. تا الان که خیلی با من خوب کار کردن. نه ببینید سختی کار نیست، فقط اینه که دقت بکنن. اگر دقت بکنن 3-4 تا دکمه است این دستگاه، غیر از اون چیزی نیست. همه چیز رو خود دستگاه انجام میده. چون با برق کار نمیکنه، فقط خانم‌ها باید با نیروی دستی خودشون کار بکنن وگرنه کار سختی نیست. ببینید الان تقاضای بازار عراق از ما تو همین فصل کاریمون هست. یعنی این نیست که من بگم انحصاراً برای حلبچه هستیم، نه. خود بازار سلیمانیه، خود بازار هولر از ما تقاضای بافت کردن، از ما تقاضای پوشاک تابستانه کردن. امیدوارم آخر امسال نه تنها عراق بلکه کشورهای همسایه هم بتونه از پوشاکی که این خانوما میبافن استفاده بکنه.